لەبارەی دۆخی عێراق و پەیامەکەی مارک ساڤایە نوێنەری دۆناڵد ترامپ بۆ کاروباری عێراق گفتوگۆ دەکەم لەگەڵ دکتۆر حەیدەر بەرزنجی توێژەری سیاسی و سەرۆکی دامەزراوەی نارەمسین بۆ دیالۆگ. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. نوێنەری ترامپ بۆ کاروباری عێراق لە نوێترین پەیامی خۆیدا دەڵێ گروپە تێکدەرەکان سزا دەدەین. بە دیاریکراوی مەبەستی کام گروپانەیە؟ وڵای بێ لێ بپرسن. زۆر سپاس بۆ جەنابەت، هیوادارم باش بن. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵی 24. ئەبێ لێ بپرسن، نازانم کێ، بەڵام ئێمەش من حەزەکەم سپیکردنەوەی پارە نەمێنێت و ئەم فێڵ و فێڵکردن لەسەر مافی خەڵک و مافی دەوڵەت بخورێت. ئەبێ ئەوش وەکو کونێکی ڕەش لە ناو جەستەی دەوڵەتە ئەبێ نەمێنێت. کێ ئەوە کێ لە عێراق ئەوە کە ئێستا هەر کەسێک وا بکات، هەر گروپێک، هەر مؤسسەیەک، هەر جهتێک ئیشی وا بکە، ئیشی ڕەش کە پێوترێ ڕەش یعنی ئیشێکی لاوازە، ئیشێکی قانونی نییە، با بفەرمونون هەرچی بکەن ئیجراعاتی لەگەڵا بکەن، بەس ئەوە ئەبێ دەوڵەت بیکات بیدایەت. و بە قسەکردنی جەنابی سەرۆک وەزیرانی عێراق کەوتی ئیشادە و ئیشادەدانی بڵێن هەم خەزانەی ئەمریکی هەم لایانی نیو دەوڵەتی بە ئیجراعاتکردنی عێراق لە نەهێشتنی بڵێن دەرکردنی دۆلارە لە عێراق و دەزەکردنی ئەو شتانە. بەڵام ئایا ئێمە من بەلام وەسێرە ئەم ئیجراعاتە بێ عێراق بیکات، یعنی دەوڵەتی عێراقی نەک ئەی بۆچی تا ئێستا عێراق نەیکردووە؟ بۆچی بێ کەسێک لە ئەمریکاوە بێت و کارە بکات؟ نەناکردویەتی ئەمە خۆ طبعاً ئێمە زانین ئەم کۆمەڵە شتە کە ئەعلامی زیاترە تاوەکو ئیجرایی بێ، ئیجرا ئەبێ حکوومەتی عێراقی بیکە. اینجا ئەگەر مەبەسی گروپە چەکدارەکانە فەرموو دەی ئەمە گروپە چەکدارەکانە ئیمڕۆ نییە، چەند ساڵێکی ڕابردووە هەم لە لیستی ڕەشەوە دانرابوون، هەم لە لیستی عقوباتەوە دانراوە، هەم بە ناوەکانی ئەم کەسانە و هەم گروپەکانە. شتێکی تازە نییە، شتێکی یعنی ئەوە نییە سیر و سەمەر بێ و ئێمە بێ سپرایز بێ و خۆمان ئەڵێن ئەراوڵە شتێکی تازەیە. طبیعیە و ئەڵێتەوە. ئەمیش دووبارە ئەمە یەکەم تەسریحی نییە، تەسریحی ڕابردووشی کردوتەوە، یعنی عەفوەن چەند تەسریحێکی تری پێشوو بە هەمان شێوە چۆتە پێشەوە. من ئەڵێم عێراق سیادەی هەیە، عێراق دامەزرایی باشە. خۆ ئێستا عێراق هەڵەیە کە بێت چەک لە دەستی گروپە چەکدارەکان نەمێنێ، یانی دی هەموو گروپەکانی ژێر چەتری مەقاومە چەک دانێن؟ نا قوربان، فەرقی هەیە. فەرق ئەوەیە لە بینی تەنزیمکردنی چەک، تەنزیمکردنی چەک، نەک تەسلیمکردنی چەک، نەک دانانی چەک. ئێمە لەگەڵ ئەوەیە کە چەک تەنزیم بکرێت، وەکو چۆن بڵێن ئەمریکا داوای کردبوو بۆ نمونە لە هێزی پێشمەرگەی پیرۆز تەوحید بکرێت، ئەویش ئەبێ هێزەکانی تەوحید بکرێ و چەک لە دەرەی دەوڵەتە ئەبێ نەمێنێت. ئەو هێزانە ئەچنە ژێر فەرمانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقەوە. جا لە ڕاستیە هێزی پێشمەرگە هێزێکی دەستوریە، بەڵام ئەو گروپانە دەستوری نین. بەڵێ هێزێکی دەستوریە، پێشتریش خەباتێکی باشی کردبوو بۆ نیشتیمان و بۆ وڵات لە دژی دیکتاتۆریەت، لە دژی زوڵم و ستایشە و پیرۆزبایی لێ ئەەکەین و شەهیدمان داوە و شەهیدەکانیان پیرۆزە. ئیمڕۆ مەبەسم ئەوەیە ئەم گروپە مقاومەیە، گروپە چەکدارەکانە لەوە ئەچێت بڵێن بەدڵی یاخۆت نەزرەیەکی ئاوا لە دوورەوە هەیانە کە ئەمانە گروپێکی دەرەوەی دەوڵەتن، ئەمانش ئەوە ئەڵێن ئێمە لە مەسلحەت و لە پێناوی دەوڵەتە. خۆ ئەمان بەشێکە لە وڵاتن، بەشێکی لە هەوڵاتیان ناکرێ هەڵی گرین و بیخەنە ناو بەحرەوە بە حیوار و بادایلۆکە بێنە ناو هێزی عەسکەری، هێزی ئەمنی عێراقی و تەنزیمی شتەکان بکرێتوە. فەرموو عێراق ئمڕۆ دەوڵەتە، ئەوانش لە ناو سیاسەتە، لە ناو پەرلەمانەوە پێویستیان بە چەک نەماوە، ینی پێویستی بەوە نییە کە چەک عەرزی پێ بکرێت. دکتۆر حەیدەر، ئەمەوێت بەڕاشکاوانە شتێکم پێ بڵێ، چونکە تۆ لەوان نزیکی زۆریش نزیکیت. بەڕاستی گروپەکان بەتەمای چین لەگەڵ هاتنی ساڤایە، لەگەڵ گرمبوونی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکە بەگشتی، یعنی گروپە چەکدارەکان یانەوێت چی بکەن؟ ئێمە با بدایەت پێناسەی ئەم گروپانە بکەین. ئتر جارێ 4 گروپ ئەلانی کردبوو وەکو جەنابتان نەزانن، کاوان لەگەڵ ئەوەیە کە حەسری سلاح بێت دەولە، ینی
سیلاحەکە ئەبێ لە چوارچێوەی دەوڵەت هابێ لە چوارچێوەی دام و دەستگای حکوومەت هابێ ئێستا بیر و ڕایان وایە ئەڵێ ئێمە تازە بووین بە دەوڵەت ئێمە بەشێکی لە دەوڵەت مەرجمان ئەوەیە کە قواتی تەحالوف هێزە تەحالوف لە ناو عێراقا نەمێنێت ئەبێ سیادەی عێراقی بە هەموو شتێکەوە دامەزرێت ئێستاش هێزە تەحالوف لە عێراقا نەماوەکشاوەتەوە بۆ هەرێم ساڵی ئایندەش لە هەرێمە نامێنێت کەواتە ئەیدەی چار چییە ئەوان لە ناو پەرلەمانن ئەندام پەرلەمانیان هەیە لە ناو حکوومەتن تازە ئەم بیر و باوەرە ئەبێ ئەمە تەجیعکەین ئەبێ دەستخۆشیان لێ بکەین ئەبێ بڵێن کاکە فەرمونون ئەمە حکوومەت و ئەمە دەوڵەتە ئێوەش بەشێکی لەو دەوڵەتە و لەو حکوومەتە دکتۆر لە دەستەواژە عەرەبیەکەیە ینی دوو دەستەواژە یان نەزع السلاح یان حەصر السلاح کامیانە تۆ تێمگەێنە حەصر السلاح قوربان تەنظیمکردنی ئەم چەکە تەنظیمەکرێت لە دەستی ئەوان بە دەستی دەوڵەتە و ئەوانش لە دەوڵەتن و ئەوانش بەشێکە لە دەوڵەتن هەر هەڕەشەیەک هەر مشکلەیەک هەر مەترسیدارێکە لەسەر عێراقا خۆ ئەم چەکە هەر هەیە و لە ناو هێزە ئەمنیەکانە ئێمە بەڕاستی ینی هوەرێکی جوانمان بەخشیوە بە جیهان بە پێشمەرگە و بە حەشد و بە جێیش و بە هەمووی خوێنیان تێکەڵ بووە بە یەکۆ ئەبێ احتیفازی بەم شێوازە بکەین و احتیفازی پێ بکەین ئەخرەگەڕوا بێ دکتۆریانی بۆچی لەلایەک ئەمریکا بەم شێوەیە هاوکاری هێزی پێشمەرگاکە بەم شێوەیە دژایەتی حەش دەکا چۆن نەکرێ هەردووکیان بخەیتە یەک ئاستەوە قوربان هەردووچیان تەسهەیان ناوە هەردووچیان خوێنیان ناوە لە پێناوی وڵات و لە پێناوی بڵێن پێشمەرگە لە پێناوی کوردستان و لە پێناوی وڵاتیش ئەوش شتێکی پیرۆزە ئەوانش بە هەمان شێوە نابێ کەمکەینەوە نابێ شعوریان بریندارکەینەوە ئەمە ئەبێ وەکو یەک سێریکەین لەبەرچی ئەمریکا بڵێ ئەجندای خۆی هەیە بۆ لەبەرەوە ئازانن ئەمانە سەر بە ئێرانن تا بەیانی بڵێ بە ئەمانە عێراقین سەر بە وڵاتی عێراق دیفاع لە نیشتیمانی خۆیانەکەن ئەڵێنا ئەمانە سەر بە ئێرانن بۆچی لەبەرەوە شیعە مەزهبن لەبەرەوە اعتقاد و ئیمانیان ئەوەیە بۆ نمونە مەرجعیەتیان هەیە لە ئێرانە ئەوە مشکلەکەیە تەوسیفی ئەو شتان ناکەن بەڵام ئەبێ بە هەمووان بەگەڵ بەرپرسی بەڕێزەکانی ئەوانە کە علااقاتیان هەیە وەکو جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان تەکیدم ئەمانەش هەوڵیان ناوە و شتەکانیان ڕوون کردوتەوە لەبەرەوە هەر شتێک ڕوبەڕووی عێراق ببێتەوە ڕووبەڕووی هەمومانە بێتەوە کەواتە بەم حیوار و دایلۆک و گفتوگۆیە کێشەکان حەل ئەبێت پێم وایە مەسەلەکە جددیە یعنی ئەوە نییە بڵێن بەس ئەعلامی بێ دەستخۆشی لە لێتانەکەم سپاس هەر ویستم ئەوەندە بڵم ینی هێزی پێشمەرگە جگە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە پارێزگایەکی گەورەی وەکوونینەوە کە زۆرینەی دانیشتوانەکەی عەرەبن لەوێش بەرگریە کرد زۆر سپاس دەکەم دکتۆر حەیدەر بەرزنجی سیاسی و سەرۆکی دامەزراوەی نارەمسین بۆ دیالۆگ